باز لە ڕووداوەکانی ساڵی 2023 دەکەین یەکەی لەو ڕووداوانە کە ڕوویدا ڕاگررتنی نەوتێرێن بوو دوای 10 ساڵ هەناردەکردنی لە ڕێگەی بۆریەوە لە ڕێگەی تورکیا کە بە بڕیاری دادگای ناوبژیوانی پاریس نەوتەکە ڕاگیرا. ئێمە باز لە دەقی بڕیارەکە و لێکەوتەکەشی دەکەین دیارە نەوتێرێم لە ساڵی 2014 لە ڕێگەی تورکیا بە بۆری دەفرۆشرا بەبێ ڕەزامەندی عێراق سکاڵایەکی لە ساڵی 2014 تۆمار کردبوو لە دادگای ناوبژیوانی پاریس لەسەر تورکیا بەهۆی ئەوەی کە بەبێ ڕەزامەندی عێراق نەوتی هەرێمی هەناردە کردووە. دادگای ناوبژیوانی پاریس دوای چەندی ساڵی 2023 لە مانگی سێ بڕیاریدا و لە ئەنجامیش لە 25 سەی 2023 نەوتی هەرێم ڕاگیرا. لە دەقی بڕیارەکەی دادگای ناوبژیوانی پاریس داهاتووە هەرێم ناتوانێت لە ڕێگەی بۆریەوە نەوت بفرۆشێ هەرچەندە لە ناوخۆیدا حکوومەتێکی دەستوری دادپێیانداوە بەڵام ناتوانێت نەوت لە ڕێگەی بۆریەوە بفرۆشێ. لە بڕیارەکەدا تورکیا پابند کراوە کە قەرەبووی 1 ملیار و 471 میلیۆن و 390 هزار دلار قەرەبوو بە تورکیا بدا بەڵام تاکو ئێستاش تورکیا و قەرەبووی نەداوە داوای کردبوو عێراق لێی خۆشێ بەڵام عێراقیش تا ئێستا لێی خۆش نەبووە. و لە بڕیارەکەی دادگای ناوبژیوانی پاریس ئەوە هاتبوو تورکیا پێشێلی ڕێکەوتنی 1970 کردووە تایبەت بە گواستنەوە و هەناردەکردنی نەوت دا ڕێکەوتنێک کراوە لە ساڵی 1970 هەر نەوتێک لە عێراق هەناردە دەکرێت دەبێت بە ڕەزامەندی عێراق بێت. دادگا باسی لەوە کرد کە تورکیا پێشێلی ئەو ڕێکەوتنەی کردو بۆیە بە ناچاری نەوتێرم لە ڕێگەی بۆریەوە ڕاگیرا کە تاکو ئێستاش دوای 9 مانگ دەستی پێ نەکردێتەوە. ئەوەی کە باسمان کرد لە کاری سکاڵای یەکەم بوو کە عێراق تۆماری کردبوو لە هەناردەکردنی نەوت لە 2014 تا 2018 سکاڵای دووەم ماوە کە ئێستا عێراق تۆماری کردووە تورکیا داوای کردبوو کەم سکاڵای لغا بکرێتەوە بەڵام تاکو ئێستا لغا نەکراوەتەوە کە هەناردەکردنی نەوتێرێمە لە نێوان ساڵانی 2010 تاوەکو 2023 لەو ماوەیەشدا لەسەر هەناردەکردنی نەوتێرێم عێراق داوای قەرەبوو لە تورکیا دەکات. بەڵێ بینە سەر نەوت لە کابینەی نۆیەم کارنامەی کابینی نوێم باس چەسپاندنی شەفافیت دەکات لە بواری داهاتە نەوتیەکان داهاتە ناوخۆیەکان دامزانی سندوقی داهاتە نەوتیەکان بەڵام پێش ڕاگررتنی نەوت لە کابینەی نوێم داهاتی نەوت شەفاف نەبوو تەنها ئەو کەمتر لە 145 داهاتی نەوت بۆ حکوومەت دەگەڕایەوە زیاتر لە 157 بۆ کۆمپانیەکان دەڕۆیشت کە وردەکاری ئەو خەرجی کۆمپانیەکان دیار نەبوو و داهاتە ناوخۆیەکانش بامان شێوە ناشەفافیت بوو و سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتیەکان بۆ داهاتەکانی نەوت و غاز کە لە ساڵی 2015 لە پەرلەمانی کوردستان یاسایەک دەرچووە بۆی کەم سندوقە دابمەزرێ و خەڵک و پەرلەمان و ڕێکخراوەکانی کۆمەڵگە بدەین خەڵکی بزانن داهاتی نەوت چۆنە بەڵام دانەمەزرا و لەم کابینێشدا سندوقەکە دانەمەزرا. بینە سەر داهاتی نەوت لە کابینەی نۆیەم بەر لە ڕاگررتنی لە ماوەی ئەو 4 ساڵەدا داهاتی نەوت لە کابینەی نۆیەم بەم شێوە بووە لە ساڵی 2019 لە مانگی حوتەوە تاوەکو کۆتایی بڵین لە ساڵی 2019 کە کابینەی نوێم دەست بەکار بووە لە داهاتی کۆی داهاتەکە زیاتر لە 8 میلیار دلار بووە ئەوەی کە بۆ حکوومەت ماوەتەوە 3 میلیار و 142 میلیۆن دلارە کە لە 134 داهاتی نەوت لە 2019 بۆ حکوومەت ماوەتەوە پشتی کۆمپانیەکان خەرجی کۆمپانیەکان زۆری بردووە کە 5 میلیار و 296 میلیۆن دلارە کە لە 166 داهاتی نەوت لە 2019 بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە کۆمپانیەکان قازانجێکی خێڵیان کردووە. لە 2020 داهاتی نەوت زیاتر لە 4 میلیار دلار بووە ئەوەی کە بە حکوومەت ماوەتەوە 2 میلیار و 345 میلیۆن دلارە کە لە 153 داهاتی نەوتی بۆ گەڕاوەتەوە لە 2020 بەڵام ئەوەی کە پشکی کۆمپانیەکانە دووبار لێ پشکی کۆمپانیەکان 2 میلیار و 98 میلیۆن دلارە کە لە 147 لە ساڵی 2020 بۆ کۆمپانیەکان ڕۆشتە بۆ خەرجی کۆمپانیەکان. لە 2021 لە کابینەی نوێم داهاتی نەوت بەر لە ڕاگررتنی زیاتر لە 9 میلیار دلار بووە ئەوەی کە بۆ هەرێ ماوەتەوە 3 میلیار و 964 میلیۆن دلار بۆ کە نزیکەی 4 میلیار بە حکوومەت ماوەتەوە کە لە 143 داهاتەکەی بەڵام ئەوەی کە بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە زیاتر لە 5 میلیار دلار بۆ کۆمپانیەکان ڕۆشت کە لە ڕێژەی لە 157 داهاتەکە لە ساڵی 2021 بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە. لە 2022 داهاتی نەوت زۆر بەرز بووە 12 میلیار دلار بووە ئەوەی کە بۆ هەرێم ماوەتەوە 509 میلیۆن دلار بوو لە 145 بۆ حکوومەت ماوەتەوە بۆ کۆمپانیەکانیش 6 میلیار و 712 میلیۆن ڕۆشتووە کە لە کاتە لە 155 داهاتی نەوت بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە. کۆی داهات کۆی فرۆشتی نەوت لە کابینەی نۆ
لە مانگی حوتی 2019 تاوەکو 2023 کۆی داهاتی فرۆشتی نەوت 38 ملیار دلار بووە ئەوەی کە بە حکوومەت ماوەتەوە 13 ملیار 787 میلیۆن دلار کە ڕێژەی لە سەدا 35 بۆ حکوومەت ماوەتەوە و کۆمپانیا و خەرجیش بواری نەوتیش 25 ملیار دلار ڕۆشتووە لە 38 ملیار دلارەکە کە لە 66 بۆ خەرجی کۆمپانیاکان ڕۆشتووە. بەڵێ بینە سەر سکاڵاکان دیارە لە کابینی نوێیەم جگە لەو سکاڵایی کە باسمان کرد سکاڵای دادگای ناوبژیوانی پاریس سکاڵای دیکەش هەبوو بەتایبەت لە ساڵی 2021 دادگای فیدراڵی بڕیاریدا بە نارەستوری بوونی یاسای نەوت و غازی هەرێم و هەڵوەشاندنەوەی و پابەندکردنی هەرێم بەڕازکردنی تاوی بەرهەمی نەوت و پێراسچوونەوە بە هەموو گرێبەستە نەوتیەکان کە تاکو ئێستاش نەتوانراوە پێراسچوونەوە پێبێ و باز لەوە کرابوو لە بڕیارەکەی دادگای فیدراڵی کە پشتگەرێم لە بودجەی گشتی عێراق دیاری بکرێت تاکو ئێستا ئەمەشیان یەکلا نەکراوەتەوە و سکاڵای دادگای ناوبژیوانی پاریس شەو وەکو پێشتر باسمان کرد کە نەوتێرم لە 25 سەی 2023 ڕاگیرە دیارە لە سێ مانگی یەکەمی ساڵی 2023 بەر لە ڕاگرنی حکوومەت هێرێم زیاتر نزیکەی 3 تریلیۆن دینار نەوتی فرۆشتووە بەڵامەوەی کە بە حکوومەت ماوەتەوە 1 تریلیۆن و 300 میلیار و تریلیۆن و 600 میلیارشی بۆ خەرجی کۆمپانیەکان ڕۆشت بوو. بەڵێ بینە سەر فرۆشتی نەوت لە ماوەی 10 ساڵدا لە 2014 تاوەکو 2023 کە ڕاگررتی نەوتە 1 ملیار و 316 میلیۆن و 433 هزار بەرمیل نەوت بە بۆری فرۆشراوە ئەو وێراوەی کە لە ناوخۆ بەشێکی بەتەنکەر فرۆشراوە بەشێکی تەرخانکراوە بۆ پاڵاوگەکان فرۆشتی نەوت بە سربەخۆیی 71 ملیار دلار بووە داهاتی نەوت کە ئێمە بۆ خەمڵاندنی ئەوە پشمان بە راپۆرتەکانی وەزارەتی دارا عێراق وەزارەتی نەوت و کۆمپانیای دیلۆیت بەستووە کە لە 10 ساڵدا 71 ملیار دلار داهاتی نەوت بووەوەی کە بۆ حکوومەت ماوەتەوە 3 میلیاری بۆ حکوومەت ماوەتەوە و 41 میلیار دلاری بۆ خەرجی کۆمپانیەکان ڕۆیشتووە لە ماوەی 10 ساڵدا کە 71 میلیار دلار بۆ داهاتی نەوت. بینە سەر زیانەکان ئەمە زیانەکانە بینە سەر پشکی هەرێم لە بودجەی عێراقدا لە ماوەی ئەو بەڵێ لە ماوەی ئەو 10 ساڵەدا لە 2014 تاوەکو ئێستا زیاتر لە 109 تریلیۆن دینار بووە بەڵامەوەی کە گەشت و 81 تریلیۆن دینارە بۆی فرۆشتنی نەوت بەسەر بەخۆی پشکی هەرێم بە تەواوەتی نهاتووە هەندێک قۆناغ 200 میلیار هاتووە هەندێکیان 370 میلیار هەندێک جار 400 میلیار 453 میلیار هاتووە کەواتە نزیکەی 100 تریلیۆن دینار لە ماوەی ئەو 10 ساڵە زیان بەرهەرێم کەوتووە کە بەشی 9 ساڵی موچەی تاوای موچە خۆرانی هەرێم دەکات بۆی فرۆشتی نەوت کە نزیکەی 100 تریلیۆن دینار لە پشکی هەرێم لە بەغداوە نهاتووە. وێراوەیە کە لە ناو خۆشدا قەرزدار بوون هەبوو زیاتر لە 30 میلیار دلار حکوومەت قەرزدارە کە بەشێکی زۆری موچەی موچەخۆران.